خاوەنی سێ نازناوی خولی نایابی کوردستان دوای یەک وەرز دابڕان لە خولەکە گەڕایەوە ڕیزی گەورەکان و ئامادەکاری بۆ وەرزی نوێ دەکات. هەولێر دەیەوێت جگە لە ڕکابەری و ئەنجام یاریزان بۆ تیپی خولی عراقی دروست بکات. ئێمەش هەر بەو گڕوچینەوەی پارەوەش پاڵپشتی خۆمان بۆ ئەو تیپە و ستافە دووپات دەکەینەوە. ئەوەی کە لە تواناماندا هەبی ئێمە دەیکەین و ئەوانی تریش لەسەر تەوفیقی خوای گەورە دەمێنێتەوە. یارزانەکانمان لەو پەڕی باشی و متمانەداینا هەندێک یاریزان بڵێن ئەگەر ڕاوبۆچینی خۆیان و یاڕاهێنە ڕۆیشت بوون ئەوانی ترکە چەندین یاریزانی لاوی هێنا ئەوەش جێگەی دڵخۆشیە کە چەندین یاریزان لەو تیپە سەردەکەون بۆ خولی عێراق تیپی یەکەمی عێراق. دووبارە دەڵێمەوە ئامانجەکەمان ئەوەیە شتێک بپێکن و ئەنجامێک بەدەست بهێنین شایانی ئەو یانەیە بێ. سەمەد جەوهەری ڕاهێنەر توانی وەرزی ڕابردوو ئەم تیپە بگەڕێنێتەوە خولی نایاب. هەر بۆیە بەخۆی و ستافەکەی محەممەد تاهیر و سەرمەد عەزیز وەک گاردەدەری و کاروان مەجید وەک ڕاهێنەری گۆڵپارێزان لە ئەرکەکەیان بۆ ئەم وەرزش بەردەوامن. ئێمە وەکو ستافی ڕاهێنەران و وەکو یاریزانەکان ئەکەیت بۆ ئەنجام کار دەکەین لەبەر ئەوەی هەموو لایەکمان بڕوامان وایە بڕوامان بە کارەکانمان بە پشتیوانی خوای گەورە بتوانین ئەنجامی باش بەدەست بێنین چونکو تموعی ئێمە و تموعی یاریزانەکان و تموعی دەستەی کاردێریش ئەنجاممان دەوێ وەکو تموع بەڵام وەکو ئامان سەر وەکو باسم کرد ئامانجی سەرچیانێ لێ ئەو سارجیایە لەگەڵ پار تەنها ئامانجمان بە سەکەتن بوو بەڵام ئەو سار ئامانجی ڕاستەقینەی سەرەکی یانەکەمان دروستکردنی تیپێکی جوان و پێڕاگەیاندنی چەند گەنجێک بۆ خولی تیپی عێراقی. تیپەکە لە 21 یاریزان پێکاتوە 6 یاریزانی خولی عێراقیشی بۆ کاتی پێویست بۆ زیاد دەکرێت. تیپەکە کەمترین گۆڕانکاری بەخۆیەوە بینیوە تەنها 3 یاریزانی نوێ پەیوەندیان بە تیپەکەوە کردووە. خۆتان زان کاکسن ئامادەکاریەکانمان زۆر باشە. تقریبا 2 هەفتەیە زیاتر خڕبووینەوە. ئامادەکاریەکانمان زۆر باشە. دەمانەوێت هەر کۆچی بی تیپەکە ژمارەیەکی قورس بێت لە خولی نایابی کوردستان. نامانەوێت تەنها بۆ ناو یان بۆ شتێک بەشدارکەن چۆ خۆتان زان یانی هەولێر ناوێکی گەورەیە. ئەزە بۆیە دەمانەوێت ئیشاڵڵا بە جوودی هەمولایەکی منافسێکی باش دەبین لە تیپەکەەوە کە دەوریش هەفتەیەک تەزیر بوویتەوە لە بەرژەوەندی ئێمەیە. ئیشاڵە زیاتر و زیاتر خۆماماندی دەکەین بۆ ئەوەی لە ناو دەوری نەتیجەیەکی شایستە بەدەست بین بۆ جمهورە خۆشەویستانە. ڕکابەریەکانی وەرزی نوێی خولی نایابی کوردستان وا بڕیارە یەکی مانجی داهاتوو دەست پێ بکات. چوارشەممەی داهاتووش تیر و پشتی خولەکە ڕابکێشرێت بە بەشداری 16 یانە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.